لە کەناڵی تیشکەوە لەژێر سێبەری ئەی ڕەقیبدا منداڵانمان پەروەردە دەکەین و بەدانی زانیاری و هەواڵ نوێترین ڕووداوەکانی کوردستان و ئێران و جیهان لەو دیوی ڕووداوەکانەوە تاو توێ دەکەین و بە پشت بەستن و وانەوەرگرتن لە مێژوو ڕۆژمێری مێژوو دەکەینە ڕێنیشان دەرمان بۆ داهاتوو لە سپێدەی بەیانەوە یادی ئەو قارەمانانە دەکەینەوە کە ژیانیان لە پێناو ڕزگاری نەتەوەکەیاندا بە کوردستان بەخشی. هەنگاو بە هەنگاو ڕێ دەکەین و ڕێز لە دایکانی نیشتیمان دەگرین. تاوێل لە باخی هەورامان وچانێ دەدەین و بە هۆرە و لاوک دڵانمان ئاو پڕژێن دەکەین و ئاوڕێک لە ناوچەی شیرین و فەرهاد دەدەین و لەژێر سێبەری بێستوندا هەوای فێنک و دڕفێنی کوردستان هەڵدەمژین و اینجا لە دیوانی گەلدا هەر چوار پارچەی کوردستانەدا بەشکراوەکەمان باشوور، باکوور، ڕۆژهەڵات و ڕۆژاوا بەسەر دەکەینەوە و چرکە بە چرکە ژیوار زمان وێژە و ئەدەبی کوردی لە ڕاماندا دەخەینە بەرباس و لە ڕاو ڕاوێژدا ڕاوەی ڕووداوەکانی ڕۆژ دەکەین و لە ڕوانگەی نەتەوەییەوە سرنج دەدەینە لاوان و لەو نێوەدا لە خوێندکارانی ئازادی خواز دەدوێین. لاپەڕەیەکی دیکە هەڵدەدەینەوە و دەڕوانینە ئاوێنەی حەوتوو لە ساغیتان ئاواتمانە. فەرموو کاکە. بینەرە ڕێزدار تیش تیوی لە خۆشی و نەخۆشی ببەڕایە. ئەو دەم و هەموو دەمێ بە باش. بینە ئەزبار دەکەم هەموو ئالی دزانن ئیرۆ ڕۆژێکی تایبەتی دیسان یەک ژوان ڕۆژێن دیروکیە ئەوە کۆ گرێدای نەتەوە کوردە. ڕۆژە دایکبوونە دەستگەهێکی گەلێکی گرنگی نەتەویە. ڕۆژە دایکبوونە تیشک تیویە. 5 ساڵ لەبەرینەها لە وێ ڕۆژێدا لە ئەسمانی میدیاییە جیهانیدا و بە تایبەتی دەستگەهێن ڕاگەهاندنی کورددا تریشکی کێدن جارکردن تریشکا خوا ئێخستە سەر ئەو ئالیەن کۆ گەرە هایت باسەر. جارکردن تریشکا دەستگەهکردن یە ڕاگەهاندنی تەلەڤیزیۆنێکی ئەسمانی لەوان دەستگەهێن ڕاگەهاندنی کورد زێدە بوو. ڕۆژێکی دیروکی ڕۆژە دایکبوون ڕۆژە دامەزراندنە تیش تیوی بوو. ئەو ڕۆژە بەری هەر کەسی لە کەتکار و دامەزرێنەر و کەسێن کۆ لە دەستپێکێدا کەت دانینە حتا ئەگەر بە سعات کیش بە. لەوان لە هەموو ئەو کەسێن کۆ بە هەر ئەوەی لەوێ دەستگاهێرە بوونە لە دامەزراندنەوەی دەستگاهێدا ڕۆڵ هەبووە لە هەموو خەباتکارێن کوردستانی کۆ بە هەر ئەوەی کار و خەباتێ دەکەن بۆ ڕاگرتنە دەستگاهێکی وها بۆ کەسێن کۆ شەو ڕۆژ خەباتکردە لە وان و لە ڕێوانوە لە خەڵکی کوردستانی پیرۆز بە. ساڵ ڕۆژە دامەزراندنی تیشک تێویە 5 ساڵ لەسەر خەبات و تێکۆشان و بەرخەدان تیشتیوێ دەرباز بوو. ئەمژی بینە هەموو جارا بینە مەگوتی لە خاشی و نەخاشیەدا ئەوێ ڕۆژێدا کۆ ڕۆژە مەحەمیایە ڕۆژە خەڵکی کوردە ڕۆژێکی گرنگە لە خزمەتوای ڕێزدار دەبن بە بەرنامەیەکی خامانی و گوتی خنجیلانە بە هەموو جارە لە خزمەتوای ڕێزداردن. بەڵێ ئێمەش بە نۆرەی خۆمان ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆ هەموو ئێوە بینەری خۆشەویستەیە. هیوادارین لە هەر شوێنێک بینەری بەرنامەکانی تیشکتیوین هەمیشە شاد و سەرکەوتوو بن. ئەو ڕۆژ دەمانەوێ ساڵوەگەڕی شەشەمین ساڵ و پێنجەمین ساڵی دامەزرانی تیشکتیوی بەیەکەوە بکەینەوە و لە خزمەت ئێوەی بینەری خۆشەویستیشدا دەبین کە ئێوەستان منیش بنەوەی خۆم پیرۆزبایی ئەو ڕۆژەتان لێ دەکەم و ئێوەی خۆش بینەر عزیزە و بەرنامە با خۆرامەنج تەلەڤیزیۆن تیشکی و هەیەگە هەندێ وەشاد بنیژدێ لە پاریسەوە بۆ ڕۆژهەڵاتی وڵات تیشکتیوی مۆمێکی زیندوو لە دڵەکاندا. لە شاری پاریسەوە لە 28 مانگی 5 2006 کەناڵی تیشک وەک ئەستێرەیەکی بچووک لە دنیای میدیادا بۆ یەکەم جار دەستی بەدرێوشانەوە کرد. ئەو سەرەتایە وەک خەونێک وابوو، خەونێک کە ژمارەیەک لە خەباتگێران بە دڵێکی پڕ لە ئومێد و دەستی بەتاڵ بە ئاواتی گەیاندنی دەنگ و ڕەنگی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی نیشتەمان بە جیهان هەوڵیان بۆدا. تەنانەت کەسانێکی تێدا بوو
کە ماڵ و حاڵیان لە وڵاتی نیشتەجێبوونی خۆیان جێهێشت بوو تاکو یارمەتی دەربن بۆ بەدیهاتنی ئەو خەونە. لە ژوورە بچووکەکانی نووسینگەی سەرەکی تیشک TV لە پاریس کە بەرگەی سەختی چەرمەسەری و کەموکۆریەکانیان گرت بوو، ئەو کەسانە شەو و ڕۆژ کاریان کرد لە دروستکردنی ژوورەکان، نووسین و بەرنامەرێژی بەرنامەکان، دەنگەکان، وێنەکان و ئەتەدبۆڤەژانی. هەر هەنگاویەکیان پڕ بوو لە ماندووبوون، بەڵام دڵەکانیان گە هیوای دروستکردنی پەنجەرەیەک بۆ کورد و حیزبێ خۆشەویستەکە لێ دەدا. تیشک هەر لە سەرەتاوە نەک تەنها کەناڵێک بەڵکو خەونێکی زیندوو بوو کە بە دەستی کۆمەڵێک مرۆڤی ئازا گەشەی کردو بووە واقع. تیشک لەگەڵ تێپەربوونی ساڵان بووە جیهانێک بۆ زۆربەی هەرێ زۆری خەڵکی ڕۆژهەڵات و بگرە بەشەکانی دیکەی کوردستانە دابەشکراوەکەمان. جیهانێک کە تێدا دەنگەکانیان گوێ لێگیرا، خەونەکانیان پیشاندرا و تێکۆشانیان ستەیەشکرا. ئەم کەناڵە بە بەرنامەکانی پڕ لە نێوەڕۆ لە چیرۆکی ژیانی خەڵکەوە تا گفتوگۆی پڕ لە ئومێد، بەرنامەی منداڵان، گەنجان، ژنان، لاوان و هەموو ڕەنگەکانی کۆمەڵ توانی دڵی بینەرانی لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەرەوە بەدەست بهێنێت. بینەران و کارمەندانی کەناڵەکە بە حەسرەتەوە باس لە ئەو سەردەمانە دەکەن کە تیشک بووە سەرچاوەیەکی متمەنا پێکراو بۆ هەواڵ و چیرۆکەکانی تێکۆشان. لە کاتە قەیرانایەکان تیشک نەک تەنها هەواڵی گەیاند، بەڵکو وەک هێمایەکی خۆراگری دڵی بینەرانی ڕوون دەکردەوە. سەرکەوتنی تیشک لەوەدا نەبوو کە چەندە بەرنامەی بڵاو کردەوە، بەڵکو لەوەدایە کە بووە هێزێک کە کوردی ڕۆژهەڵات پێی شانازی دەکرد. لەلایەکی تریشەوە یەکێک لە ئەو کەناڵانە بوو کە بە شێوەیەکی ڕێک و پێک و چ لە باری ناوەڕۆکەوە توانی لە ماوەیەکی کەندا جێگای خۆی لە ناو میدیاکانی دیکەدا بکاتەوە. لە تشت هەر دەرکەوتنێکی تیشک چیرۆکی کۆمەڵێک مرۆڤ هەیە کە زەحمەتەکانیان و ماندوونەبوونیان وەک مۆمی نادیار لە دڵی کەناڵەکەدا دەتکێتەوە. ئەو تێکۆشەرانەی کە لە ژوورە بچووکەکانی پاریس یان کۆیە بە شەو ڕۆژ دەنگ و ڕەنگی کوردی ڕۆژهەڵات بوون، زۆر جار بەبێ ئەوەی نابیان بهێنرێت دڵسۆزانە خزمەتیان کرد، ئەوانەی کە بە ماندوونەبوونیان بە هێزێکی پۆڵاین و بەبێ چاوەڕاوانی بناغەی تیشکیان دانا. بەداخەوە زۆر لەم کەسانە لە یادەوەریەکان پەراوێز خراون یان نابیان لە مێژووی تیشکدا سڕاوەتەوە یان شەهید بوون. لێرەدا پرسیار ئەوەیە: بۆچی بەو شێوەیە ئەو کەسانە پشتکوویە خراون؟ بۆچی بە جێگای ئەوەی وەلا بنرێن لە لێهاتووی و ئەزموونیان کەڵک وەرنەگیرە؟ لێرەدا لە بەرەبەری ساڵڤەگەری تیشک تیڤیدا بە پێویستن زانی ئەندامێکی بچووکی ئەو کاناڵە کە هەر لە سەرەتاوە شانازی ئەوم هەبوو لەگەڵ هاوڕێیانم لایە، ئەو بڵێم کە ئەو ئازیزانە و زەحمەتەکانیان وەک دڵۆپە ئاوێکی پاک تیشەکی زیندوو هێشتەوە، و ئەوش بەو ئازیزانە بڵێم کە ئێوە لە دڵی هەموو کوردێکی ڕۆژهەڵاتدان کە بینەری تیشک بووە، ئێوە کە بە بێدەنگی و بەبێ چاوەڕاوانی لەو ماوەیە ئەرکتان کێشە، شایستەی هەموو سەرنج و ڕێزێکن. ساڵیادی دامەزرانی کەناڵی تیشک شانازیەکە بۆ هەموو ئەو تێکۆشەرانەی کە لە پاریسەوە تا کۆیە خەونێکیان بەرەو ئاسمان هەڵفراند. تیشک نەک تەنها کەناڵێکی تەلەڤیزیۆنی بوو، بەڵکو هەناسەی ناسنامەیەک و ئاوێنەیەک بوو کە چیرۆکی گەلە بەشخوراوەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا پیشانی هەمووانی دەدا. لەم ساڵیادەدا دەستەکانمان بەرز دەکەینەوە بۆ ستایشکردنی هەموو ئەو کەسانەی کە بە دڵێکی گەرم و کراوە تیشەکیان کردە ئەستێرەیەکی دراوە شاوە لە ئاسمانی ڕۆژهەڵاتی کوردستان. دەستان دەگوشم و چاوتان ماچ دەکەم. ساڵح باد بەروە. بینەر عزیزە و بەرنامە بەخۆرامەنج تەلەڤیزیۆن تیشکی و هەیە گەوهەندی وەشاد بنیژدێ
کلاکێت بەرنامەیەکی تایبەتە بۆ پێشاندانی فیلمی دراما و دکۆمنت ڕۆژانی هەینی بڵاو دەبێتەوە. چاوەڕوان بن. بینەرانی خۆشەویست، لاوانی عزیز، ئەم کاتە و هەموو کاتیتان باش. هیوادارم لە هەر شوێنێکەن بینەری بەرنامەکەمانن شاد و سەرکەوتوو بن. بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕامان جارێکی تر سڵاوتان عەرز دەکەم. هیوادارم لە هەر کوێ ئەو دنیا هەن شاد و بەختەوەر و سەربەرز بن. بینە ڕێزدارە و دەمە و هەموو دەمێوە باش و هیوادارم هەر لە خۆشی و شادی و کەیخۆشیە دەبن. کەیخۆشیان کۆجاکردن دێ یەکێک لەوان پرۆگرامی دیوانەگەلە لە خزمەتوەی ڕێزداران. پێکەنی ناوە بەیان سڵاوێکی گەرم و گۆڕ لە هەموو منداڵە خۆشەویستەکان هەموو بینەرانی خۆشەویستی بەرنامەی پێشبڕکەی حوتوو. سڵاو منداڵەکان، هیوادارم کە لە هەر شوێنێکن ساغ و سڵامەت بن. لە بەرنامەیەکی تری پێشبڕکەی حوتوو هاتی ناو ماڵەکانتان هیوادارم کەم بەرنامەیشمان بێتە مای ڕەزامەندی هەموو لایەکتان. بینەرانی بەڕێز هاونیشتمانانی خۆشەویست هاوڕێیانی هەمیشەیی بەرنامەی خوێندکار، ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ لە شادی و بەختەوەری بێت. وەڵەڤراز وەشەویست وینەرە وەشەویستەکە سەڵامی گەرم تا پێشکەش کەرمێ جە بەرنامە و باخ و هەورامانی و جە تەلەڤیزیۆن و تیشکی